هیچ نەترسیم باوەڕمان بە خۆمان هەبێ ئیرادەمان هەبێ پاک و خاوێنەکانی دەوروبەرمان خۆمان و خێزانمان وشار بکەینەوە کەەوە پێویستە بەردەوام دەستمان بشوین و خۆمان پارێزین لە قرەباڵغی ئینشاءڵڵا هیچ نابێت. ڕای منەوەیە کە نەیکەینە نوکتە و ئەو باسی جددی بگرین هەرەوەی کە لە ئێرانەوە چەند نەفەری کوشتووە ئەوە زەنگە خەتەرێکە بۆ ئێمەش کە مەدەبی خۆ بپارێزین. یەکێک لە ئەو نوکتانی کەەوە خان دەبی تۆسی پێ بکەین دەبی 1 میتر لێک فاصلەی لێک ڕعایەت بکەین لە مۆڵ و لەو شوێنانەی کە قەرەباڵغە دەبی فاسیلەمان زۆر لێک نزیک نەبێت سای بکەین تۆ قەوشتی کەم بکەینەوە جددی بگرین. هیوادارم کەس نەڕوخێت نەخۆشیێکە سەتاسەری دنیای گرتوێتەوە بەڵام ئێمە ئەتوانین بە پاک و خاوێنی بە دوور بین لەو نەخۆشیە دەستەکانمان هەموو سەری کات و سەعاتێک بشوین دەمامەک ببەستین یەک ماچ نەکەین لێک نەچینە قەڵەباڵغیەوە هیوادارم هیچ ترسێکتان نەبێ نەخۆشیێکە و تێپەڕێ و ئیشەڵڵا بە دوورە بێت لە هەموو تاکە کەسێکی ئەم کوردستانە.